لسر زاری پێغەمبەری خوا شتێکیان وت پێت وت ئەبێت تۆ تەسلیمی خوای گەورە وای پێخۆشە ئەبێ بڵێ تەسلیمم وتیان پێغەمبەر صلی الله عليه وسلم وا فەرمی واکە وای کردووە ئەبێ بڵێ من تەسلیمم و ملکەچم سێمیشان التەسلیم والانقياد بالفعل جار وا هەیە ئینسان بەدەم ئەڵێ سەبرەکەم و تەسلیمم بە حوکمی خوا بەڵام بە عەقیدە و لە ناوەوە بە فعل دەری نابڕێکەوە کەسێکە تەسلیم بووە بە حوکمی خوای پەروەردگار موسیبەتێکی بەسەرا دێ بە چەپۆکە داتە سەر خۆیە چکە خوای پەروەردگار ئێمە تاقیکاتەوە لە بەر و بۆم لە زەرعات و لە کشت و کاڵ لە سەناعەت لە تیجارەت لە نەفسمان خوای گەورە مهرەبان تاقیمانەکاتەوە پێی ئەلێی تەسلیمە حوکمی خوایە قەدەری خوایە ئەلێ تەسلیمم بەڵام لەو لاشۆ بە چەپ هەڵە بەزێتەوە داتە ناو چاو خۆیە ئەمە چیە زەرێکی کردووە لە ماڵەکەیە لە تیجارەتەکەیە لە زراعەتەکەیە ئەمە تەسلیم بوون نییە ئەو تەسلیمەی کە خوای گەورە فەرمێ وەیوسەلیمو تەسلیمە تەسلیم بوون بە حوکمی خوای گەورە ئەبێت تۆ انقیادت هەبێت تەسلیم و انقیاد یعنی تەسلیم ئەوەیە ظاهرا انقیادیش ئەوەی باطنا یعنی تۆ لە ناو لە دەرەوە تەسلیمی حوکمی خوای گەورە و میهرەبان بی خوای گەورە هەر موسیبەتێکت بەسەرا دێ ئەهێنێ ئەبێ بڵێ ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون ئەوە ئەو کەسەیە کەوا کەسێکی کەوا وەیوسەلیمو تەسلیمە